چوار ساڵ تێدەپەڕێ بەسەر شەقتی هەڵدانی مامۆستایەک لەلایەن کادرێکی حزبیەوە و لە نێو خۆپیشاندانی مامۆستایانی ناڕازی کە داوای پێدانی موچەکانیان لە حکوومەتی هەرێم دەکرد. خۆپیشاندانەکە لە هەولێری پایتەخت بەڕێوە چوو کە تیایدا مامۆستایان و بەشێک لە چین و توێژەکانی کۆمەلگا بەشدار بوون و ڕووی خۆپیشاندانەکە لە حکوومەتی هەرێم بوو کە لایەنی بەرپرسیاری ڕاستەوخۆیە لە پێدانی موچەی مامۆستایان. بەڵام لە بەرامبەردا حکوومەت بێدەنگی هەڵبژارد و کادرانی حزبی سەر بە حزبی دەسەڵاتدار لە هەولێری پایتەخت پەلاماری خۆپیشاندەران و تیمە ڕۆژنامەوانیەکانیاندا و یەکێک لە خۆپیشاندەرانیش کە مامۆستایەکی بەتەمەن بوو لەلایەن کادرێکی حزبیەوە درایە بەرشەق. گرتەی ڤیدیۆیی لێدانی مامۆستا بەتەمەنەکە سەرەتا لە چاوی کامێرای تیمی ڕۆژنامەوانی پەیامەوە تۆمارکرا و دواتر بە خێرایی بەناو تۆڕە کۆمەڵایەتیەکاندا بڵاوبەوە و کاردانەوە و ناڕەزایەتێکی زۆری بە دوای خۆی داهێنا. ئەوەی جێی سەرنجە کاردانەوە جەماوەریەکانی شەقتی هەڵدانی ئەو مامۆستایە بێباکی زیاتری بەرپرسانی حکوومەتی هەرێمیان بۆ خەڵک خستە ڕوو کە دەبوو سەرۆکی حکوومەت و وەزیرە پەیوەندیدارەکان بێنە سەرخەت یاخود وەزیری پەروەردە دەست لە کار بکێشێتەوە یا لانیکەم داوای لێبوردن لەو مامۆستایە و تەواوی مامۆستایانی دیکەی خۆپیشان دەربکات. چەند ساڵێکە بەهۆی بڕانی بەشەبوجەی هەرێمی کوردستان لە بەغداوە و شکست خواردنی دەسەڵاتدارانی هەرێم لە سیاسەتی نەوتی و ئابووری سربەخۆ هاوڵاتیانی هەرێم و بە تایبەتیش موچەخۆران ڕوبەڕووی قەیرانی دارایی گەورە بوونەتەوە و لە کاتی خۆیدا و بڕی دیاریکراوی شایستە دارایەکانیان پێنادرێت و هەندێک جار بە ناوی پاشەکەوت و هەندێک جاریش بە ناوی لێبڕین و خۆگونجاندنەوە موچەکانیان لێ دەبڕدرێت یان لە کاتی خۆیدا دوا دەکەوێ. بۆ ئەمە بەستا مامۆستایانی ناڕازی چەندین شێوازی مەدەنیانەیان گرتووەتە بەر لە خۆپیشاندان و مانگرتن و ناڕەزایەتی و دوایینجاریش بەر لە پشوەکانی نەورۆزی ئەمساڵ مامۆستایانی قوتابخانەکانی سنووری پارێزگەی سلێمانی و هەڵەبجە بایکۆتی هۆڵەکانی خوێندنیان کردو لە ئێستاشدا کە پشوەکان کۆتاییان هاتووە بەشێک لە مامۆستایان سوورن لەسەرەوەی لە سبەینێوە بەردەوامی بە بایکۆتی خوێندن بدەن تا بڕیاری یەکجاری لەبارەی پێدانی موچە و پلە بەرزکردنەوەکانیانەوە دەدرێ. بەشێکی دیکەش لە مامۆستایان ڕایان گەیاندووە کە لە سبەینێوە دەوامی ئاسایی لە قوتابخانەکانیان دەست پێ دەکەنەوە.